ساڵ بەسەر 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی ئەو ڕووداوەدا تێدەپەڕێت کە لە دوای کەمتر لە مانگێک لە ئەنجامدانی ڕفراندۆم بۆ هۆکاری لەدەستدانی کەرکووک و سەرجەم خاکی ناوچە جێناکۆکەکان. ڕۆژنامەنووسێک دەڵێت پارتیوی یەکێتی لە جیاتی خوێندنەوەی ڕوودا و پێشهاتەکان و پەنوەرگرتن لێی ئەو ڕووداوانە بۆ یەکتر شکاندن بەکاردەهێنن کە وەکەو دەڵێت دەکرا بە جۆرێکی دیکە مامەڵەیان لەگەڵ بکرێت. ئەکرا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە گەڕانەوەی سوپای عێراق بۆ ناوچە دابڕاوەکان و ئەو ناوچانی کە بەهۆی ڕووداوەکانی 2014 و هاتنی داعشەوە جێهێشت بکرا وەکو ڕووداوێکی ئاسایی مامەڵەی لەگەڵ بکرایە. واتە نەکرایە بە ڕووداوێک کە ئەم دوو حیزبە بۆ شکاندنی یەکتری بیکەن بە ڕووداوێک کە دوجار شکاندنێکی معنەوی و دەرونی سەربازیش بێ بۆ کورد و ئاوارەبوونی سەدان هەزار کوردی لێ بکەوێتەوە لەم ناوچانە جگە لەوەی کە ڕێگری کرا لە گەڕانەوەی دەیان هەزار کەسان کەوانەی ئەندام و لایەنگری یەکێ لە حیزبەکان بوون. 16 ئۆکتۆبەر نەک تەنها ڕووداوێکی سەربازی بوو بەڵکو ڕووداوێکی سیاسی و ئابووریش بوو کە دواتر بەهۆی ئەو ڕووداوەوە هەرێمی کوردستان وێ ڕای لە دەستدانی خاکەکەی بەرهەمهێنانی 726,000 بەرمیل نەوتی ڕۆژانەشی لە دەستدا. کاتی خۆی کە شەڕی داعش ڕوویدا وایە پێشببینیەوەیان بکردای لە دوای کۆتایی هاتنی داعش یا سەرکەوتنی عێراق و کورد بەسەر داعشا کۆمەڵێک پێشات و گۆڕانکاری لەگەڵ خۆی دێنێ نەک حسابیان بۆ ئەو پێشات و گۆڕانکاریانە نەکرد کە پێشببینیان نەکرد بوو بگرە پرۆسەیەکی گەورەی سیاسیەک و ڕێفراندۆمیان ئەنجامدا بەبێ ئامادەسازی بەبێ پشتیوانی ئیقلیمی و نێودەوڵەتی دوای کۆتایەتی داعش عێراق ئەوانەی قۆستەوە دژی کورد بەکاری هێنا بۆیە توانی ینی ئەوەی کە کورد بەدەستیە نابوو لە دوای 2003 هەتا 2017 هەمووی لێوەرگرتەوە کە گرنگترین بەشی کوردستان کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکانە کە ناوچەگەلێکی ئیستراتیجین لە ڕووی جیۆپۆلۆتیکی لە ڕووی اقتصادی هەموو ناوچانی لێوەرگیرەوە کە زیاتر لە ئەوە کاکە بەدەست کوردەوەی کە 51% خاکی هەرێمی کوردستانە. ڕای هۆشداری ناوخۆیی و وڵاتانی هەرێمی و جیهان ڕێفراندۆم ئەنجام درا دواتر بێخوێندنەوە بۆ دەرەنجامەکانی دەسەڵاتدارانی پارتی یەکێتی نەیانتوانی بە پێی ڕێکەوتنێک لەگەڵ عێراق ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بپارێزن هەر بۆیە سوپای عێراق بە کەمتر لە 24 کاتژمێر ئەوەی کورد لە دوای ساڵی 2003ەوە بەدەستی هێنابوو لێی وەرگرتەوە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.